ئێمە وەکو ئەوقاف ڕێنماییمان هەیە لەو مانگە دەری دەینین بۆ مزگەوتەکانمان حەزمان لێ بوو ئیما ئەم مانگە ببتە ئەو ڕێنماییانە بڵاو بکەینەوە لە ڕێگای ئیعلام و ڕێگای کەناڵەکانتان ئێمە پێویستمان پێەیە لەو مانگە کادرەکانی دینیمان ئەو کادرانەی کەوا لە مزگەوتەکانمان دەوام دەکەن ینی ڕاستەقینە بە دەوامێکی مەزبوط هەر مزگەوتێک تەقسیری هەبوو لە دەوامکردن حەزمان لێ ڕێگای تەفتیشە ئەو مراقبەکانی مەساجیدە مفتشی مەساجیدمان هەیە یان ڕێگای ئیعلامەکان بەمە خەبەر بدرێت طبعاً ئێمە عازماندا هەموو مزگەوتەکان پەیوەندیان هەبی لەگەر مرکز شورتەکانی نزیکن لە مزگەوتەکان کەوا بتوانن ئەگەر هەرچی حاڵەتێکی شیرینیان دیت کە ئەو حەزیان پێکردکەوە شتەکە مەزبوط نییە پەیوەندی بکەن بە مدیری مرکز شورتەکە تەنسیقی لەگەر بکەن بتوانن ئەو شتە نەکرێ یان خوانەکە ئەمەش عازماندا لە مامۆستاکان وەکو لیجنەنە ناو مزگەوتەکان دروست بکرێت لە بۆ تەفتیشی ئەو کەسانی دێن لە بۆ مزگەوت طبعاً چەند کتابێکمان کردو لە بۆ قیادەتی عملیات و لە بۆ شورتەکەوە بتوانین مزگەوتەکانمان بپارێزن لە هەرچی شتێک ببێتن طبعاً بە خۆتان ئێوە وەکو دەزانن ظروفی کەرکووک ئێستا پێویستی ئەوەیە ئاگادار بین وشیار بین کەوا نە شتێک ببێوێ سەقامگیری و ئەمن و ئەمانی شارەکەمان تێکدا